سڵاوتان لەبێت هاوڕێن خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. کۆریای باکوور یەکێکە لە وڵاتە کۆماریەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا و پایتەختەکەشی بریتیە لە بیونگیان و کیم جۆن ئون کوڕەزای یەکەم سەرۆکی دروستکەری وڵاتەکە بەڕێوەی دەبات. بەوە دەژمێردرێت کە بڕیارە سیاسەکانی وەکو باوک و باپیری شوێنی سەرسوورمانە بۆ چاودێرەکان. لەگەڵمانەوەی کیم جۆن ئون بە سەرۆکی کۆریای باکوور جێی گرنگی جیهانی لە پشتەوەی و هەروەها ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. تا ئێستا نادیاری زۆربەی لایەنەکانی ژیانی تایبەتی کیم جۆنی داپۆشیوە و لەم ڤیدیۆشدا چەند زانیارێکی سیرتان پێ دەڵێم لەسەر ژیانی کیم جۆن ئون سەرۆکی کۆریای باکوور و فەرموون لەگەڵمان بن. یەکەم مێژووی خێزانی کیم جۆن ئون کە بە سێم سەرۆکی زنجیرە خێزانی کیمدا دەنرێ و باسی ئەوەش کراوە کە کیم جۆن ئون لە 8 ساڵی 1982 لەدایک بووە. ئەم سەرۆکە کە خاوەن دەسەڵاتە لە کۆریای باکوور لە ساڵی 2011 لە مانگی ئۆکتۆبەر کێشی ئەم سەرۆکە نزیکی 130 کیلۆ بوو و درێژی باڵاشی مەترێک و 70 سانتیم بوو و لەوانەیە ئێستا کێشی سەرۆک زیاتریش بوو بێت چونکە ئەم زانیاریە دەربارەی کێشی لە ساڵی 2011 بڵاو بۆیەوە و لەگەڵ ئەوەشدا سەرۆکی کۆریای باکوور شێوەی باوک و باپیری بە نەخۆشی شەکر و زەختەوە دەناڵێنێ. دووەم کیم جۆن پێشتر منداڵێکی زۆر بەتوانە و لێهاتوو بوو و توانیوێتی لە تەمەنی 3 ساڵیدا فێری سیارە لێخوڕین ببێ و لە تەمەنی 16 ساڵیدا فێری هەموو یاساکانی سەربازی بوو و لەلایەکی ترەوە کیم جۆن ئون لە نێوان ساڵانی 1996 و 2000دا لە پەیمانگایەکی تایبەت دەیخوێن و هەروەها بەنهێنی ئەو کاری دەکرد و هەروەها ناوێکی تری لە خۆی نابوو بەڵام ئەو نەیتوانی بڕوانامە لە زمانی فەڕەنسی بەدەست بێنێ چونکە ئەو تەنها دەیەویست خۆی فێری زمانەکە بکات و بتوانێت قسەی پێ بکات و دوای ئەوە دایکی کیم جۆن ئون لە ساڵی 2004 لە نزیک پاریس کۆسی دوایی کرد چونکە تووشی شێرپەنجە بوو و دایکی کیم جۆن ئون یەکێک بوو لە سەماکارەکان و بەو جۆرە کاری دەکرد و بژێوی ژیانی دابین دەکرد. سێم کیم جۆن یەکەم وتاریدا لە 15 نیسانی ساڵی 2012 بە بۆنەی یادی 100 ساڵی باپیری بە ناوی کیم سۆنگ. لەگەڵ ئەوەشدا باپیری دوای 17 ساڵ حکومڕانی هیچ دەست پێشخەریەکی نەکرد بەڵکو ئەویش بە هەمان شێوەی باوک و باپیری لەسەر دیکتاتۆری مایەوە و هیچ گۆڕانکاریەکشی ئەنجام نەدا. چوارەم کیم جۆن ئون چەندین خزم و دۆستی خۆی لە سێدارە داوە و یەکێک لەوانەش مامی کیم جۆن بۆ لە سێدارە دراوە بە ناوی جانگ سۆنگ تیک. ئەویش بە تۆمەتی خیانەتکردنی لە سێدارە دراوە چەندین کەس باسی شێوازی لە سێدارەکردنەکەیان کردووە وتیانە یان لە ڕێگەی چەکی ڕوبەڕووبوونەوەی فڕۆکە کوشتیانە یان چەندین سەگی دڕندەیان تێبەرداوە تا گۆشت بەگیانەوە نەماوە و گیانی لەدەستداوە و هەر کەسێک خیانە لە سەرۆکی کۆریای باکوور بکات لەوانەیە هاوشێوەی مامی کیم جۆن یاخود خراپتریشی لێبەسەر بێت. پێنجەم سزادانە نێودەوڵەتیەکان لە ساڵی 2006دا ڕوبەڕووی کۆریای باکوور بوونەوە و ئەمە کیم جۆن ئونی نەوەستان لە خرجکردنی بڕەپارەیەک بە نرخی 600 ملیۆن دۆلار لە یەک ساڵ. ئەویش بۆ کڕینی ژمارەیەکی زۆر لە بەلەمی بچووک. جێگای تێرمانینە کە کیم جۆن ئون هەڵدەسا بە سازکردنی ئاهەنگێک کە تێیدا بڕێکی زۆر لە مادە کحولیەکان و گرانبەهاکانی لە جۆری شامپانیا و کۆنیاکی تێدا کۆ دەکردەوە و شایانی باسە کە سەرچاوی زۆربەی ئەم پارانە دەگەڕێتەوە بۆ ئەو بڕەمادە بێهۆشکەرانی کە دروست دەکران و دەفرۆشران. شەشەم کیم جۆن ئون بە جیلی ئاڵتۆنی بیونگیانگ دادەنرێ کە ناسرا بوون بە جیلی 8030. هەڵبەتە ئەم جیلە دەستکەوتەکانی زۆر زیاتر بووە بە بەراورد بە جیلەکانی پێشخۆی و دیاریترین دەستکەوتەکانیان دروستکردنی شاری یاری و هۆڵی وەرزشی و لەش جوانی و شوێنی بازرگانی. حوتەم مامۆستایانی کۆریای باکوور موچەی مانگانەیان 80 سنتە. ئەمە دوای ئەوە دێک کە ڕێستۆرانت و شوێنی خواردنەکان لە کۆریای باکوور نرخی خواردنەکان لە نێوان 40 بۆ 50 دۆلار. بەڵام دانیشتوانی کۆریای باکوور زۆر هەژارن و زۆربیان ماڵەکانیان مەترسی ڕووخانی هەیە و هەموو خێزانەکانی کۆریای باکوور لە یەک ژوورێکدا دەخەون و درێژی و گەورەی ژوورەکەش 25 مەتر تێپەڕ ناکات و ئەگەر باسی گەرماوەکانیان بکەی ئەوە گشتی بە هاوبەشی لە نێوان خێزانەکانی تر و دراوسەکانی تر بەکاری دەهێنن و بەشێک لە خەڵکی کۆریا بەهۆی کاری قاچاقچێتی دەژین لە سنوورەکانی سین. هەشتەم
ئەگەر تێبینیت کردبێت چەندین ئافرەت لەگەڵ کیم جۆندان لە کاروباری ڕۆژانەیدا. یەکەم ئافرەت بریتیە لە هاوسەرەکەی بە ناوی ری سۆڵ جو کە پێشتر گۆرانی بێژ بوو لە چەندین بۆنەوە ئاهەنگدا لەگەڵ کیم جۆن دەرکەوتووە. وە جانتایەکی ئافرەتانەی پێ لە جۆری دیور نرخی $1500 وە چەندین جاریش بینراوە کە سیارەیەکی لە زۆری BMW لێ دەخوڕێ. و هەروەها ئافرەتی دووەم بریتیە لە خوشکی کیم جۆن کە ناوی یو جۆنگە کە بەرپرسارە لە ڕێخستنی بۆنە و ئاهەنگە گەورەکانی کیم جۆن ئون. نۆیەم گەورەترین شت کەوا دەکات کیم جۆن ئون جیاواز بێ لەگەڵ سەرۆکەکانی تر ئەویش بریتیە لە دیکتاتۆریەکی لە ڕادە بەدەر. وە کیم جۆن ئون لە سەرەتای حکومکردنی نزیکی 180,000 کەسی زیندانی کرد و هەروەها چەندین ئافرەتیش تووشی لێدان و ئەشکەنجە بوون بەهۆی تۆمەتکردنیان بە دزیکردن. و باسی ئەوەش کراوە کە هەر کەسێک خیانەت لە سەرۆکی کۆریای باکوور بکات تووشی گەورەترین ئەشکەنجە و لێدان و زیندانیکردن دەبێتەوە. و هەروەها کۆریای باکوور خاوەنی ترسناکترین زۆری چەکی وێرانکەر هەیە، ئەویش چەکی ئۆتۆمیە. و چەندین کار بەدەست باسی ئەویان کردووە کە ئەو چەکە ئۆتۆمیای کۆریای باکوور خاوەنێتی قورسایەکەی نزیکی 25 تەنە. واتە دوو هێندە بەهێزترە لەو چەکە ئۆتۆمیای کە وڵاتی ئەمریکا ڕەوانەی هێرۆشیمای کردبوو. و لەگەڵ ئەوەشدا کیم جۆن ئون داوای لە پشکێنەرەکان کردبوو کە لە ژێر دەستی کار دەگەن کە پەلە بکەن لە دروستکردنی چەکی ئۆتۆمی H. و هەروەها داواشی کردووە کە موشکە گەورەکانی وڵاتی کۆریا بە زووترین کات دروست بکەن، ئەویش بۆ ئەوەی کە توانای ئەوەی هەبێت بگات بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. و بە هەر حاڵ ئامانجە ڕوونەکەی کیم جۆن ئون ئەوەیە کە هەر لەسەر کورسی دیکتاتۆریەت بمێنێتەوە. هەڕاو پێشنیارێک شتانەیەوە لە کۆمنت بۆمان بنووسن. و سوپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە، ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک. و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن. و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدۆی زیاتریشتان بۆدا بگرین. و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن. و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان، هیوادارین کە ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت. تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.